ترس لە ئەنجامی هەڵبژاردن بابەتێکی گرنگە لەو پرۆسەیەدا بە تایبەتی لە پارێزگایەکی وەکو پارێزگای کەرکووک کە لە 2005 بەدواوە تا ئەمڕۆ بە پاساوی ئەستیاری دۆخی ناوچەکە هیچ هەڵبژاردنێکی تێدا نەکراوە. ئەوە جگە لە ئاسایی نەکردنەوەی یاسای دیمۆگرافیای شارەکە و خراپ مامەڵەکردنی دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی لەو کاتانەی دەسەڵاتیان بەسەر شارەکەدا هەبووە، بۆی هەڵبژاردننی ئەم جارە بە یەکلاکەرەوە دادەنرێت. ترسەکە لەلایەنی پێکهاتەی کوردەوە لە چەند هۆکارێکدا خۆی دەبینێتەوە. لەوانە شارەکار لە سەرەتای دۆزینەوەی نەوتەیەدا کەوتووەتە بەرێرشی گۆڕینی دانیشتوانەکەی. بەپێی نەخشەی دەوڵەتی عوسمانی کەرکووک شارێکی کوردستانیە و تایەفەکانی عەرەب و تورکمان و پێکهاتەی ئایینی تریشی تێدا دەژی، کەچی دواتر بە فیتی ئینگلیزەکان و حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق هەوڵ دراوە ڕێژەی دانیشتوان بگۆڕدرێن. لە ئاماری 1957دا زۆرینەی شارەکە هەر بە کوردبوونی ماوەتەوە، بەڵام دواتر حکوومەتە شۆڤیەنیەکان بە ئاڵمەتی بە عەرەبکردن و گۆڕینی نەخشەی پارێزگاکە هەوڵی جددیان داوە بۆ گۆڕینی پێکهاتەکەی کە لە دوای ڕووخانی بەعس و لە دەستوری نوێ عێراقدا بە مادەی 140 ئەو بابەتە چارەسەر کراوە، بەڵام ئەو مادەیە بەهۆی دەسەڵاتی داگیرکەر و دواتریش حکوومەتە یەک لە دوایەکەکانی بەغداوە پشتگوێ خراوە. هەرچەندە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان قەیدی 1957 کردووەتە بنەمای هەڵبژاردن و ئەوەی بنەماڵەکەی لەو ساڵەدا لە کەرکووک نەبوو بێت ناتوانێت بەشداری هەڵبژاردن بکات، بەڵام ئەو بابەتە بەبێ گێڕانەوەی نەخشەی پارێزگاکە بۆ سەر نەخشەی 1957 بە زیانی کوردی پارێزگاکە دەشکێتەوە، چونکە بەشی گەورەی گۆڕینی ژمارەی دانیشتوان لە گۆڕینی نەخشەی شارەکەدایە، بۆیە بەبێ گۆڕانکاری یاسایی بەپێی مادەی 140 دەستور بابەتی گۆڕینی دانیشتوان چارەسەر ناکات. بابەتێکی دیکە کە بۆ سەرنجامی هەڵبژاردنەکان کاریگەری نەرێنی هەیە نەبوونی یەک ڕیزی کووردە لەو شارەدا کە بە 5 لیست بەشداری دەکەن. ئەوەش بۆەوەی خراپی پەیوەندیەکانی پارتی و یەکێتیەوەیە کە لە دوای ساڵی 2003ەوە بە تایبەتی لە دوای 2004دەوە کە تەواوی کاروباری شارەکەیان کەوتە دەست، نەیانتوانی مامەڵەی گونجاو لەگەڵ کورد و پێکاتەکانی تردا بکەن و شوێنەواری خراپیان لەسەر هەست و سۆزیاندانا و سەرەڕای فرۆشتنی نەوتەکەی بەڵام بە خراپترین شێوە شارەکەیان بەڕێوە برد. بۆیە مەترسیەوە هەیە هەموو ئەو خاڵانە ببنە هۆکاری پاشەکشەی لیستە کوردیەکان و زیانەکانیشی تەنیا بۆ پێکاتەکەیەتی. پێویستە دانیشتوانی کورد بەگشتی و پێکاتەی کوردی شارەکە بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ هەڵبژاردنەکاندا بکەن و ڕێگە نەدەن قۆناغەکە بە نەهامەتی بەسەر کووردا بشکێتەوە.